سوپاسی ئامادەبوونتانەکەین. ئێمە لە چوارچەوەی با بڵێن ئەوەی کە پێوترێ مزەکەرەی تەفاهم لەگەڵ مانگی سووری کورد ئێمە وەکو دەزگای مرۆیی مام لەو چالاکیانەی کە ئەنجاممان داوە تایبەت بە ڕۆژاوای کوردستان هەماهەنگی و هاوکاریە لەگەڵ مانگی سووری کووردا لە ئێستاە بڕی 1650 کیلۆ دەرمانی جۆراوجۆر بە های کوالیتی لەم ڕۆژانەیە ئێمە لێرە ڕادستی مانگی سووری ئەەکەین ئەوانش ئەگەینە ڕۆژاوای کوردستان وەکو هاوکاریەک وەکو دەست پێک لە هاوکاریەکانی دەزگای مرۆیی مام تایبەت بە ڕۆژاوای کوردستان. بەڵێ گەر بۆمان باسکەی ماوەی کۆکردنەوەی هاوکاریانە چۆن بووە و دەکارێکی. بەڵێ ئێمە لە ماوەی پێشوە لە دوای ئەو لەشکرکێشەی کە لەسەر ڕۆژاوای کوردستان دروست بوو دیارە وەکو ئەرکێکی ئەخلاقی و مرۆیی دەزگای مرۆیی مام وەکو ڕێکخراوێکی ناسیاسی قازانجنەویست لەو چوارچێوەی ئێمە لە ماوەی پێشوە لە ماوەی 2 هەفتەی پێشوە ئەو دەرمانانە لە ناو لە دەروی عراق کۆکراوەتەوە بۆ ئەوەی بە زووترین کات بەهانای خەڵکی لێقەوماوی ڕۆژاوای کوردستانەوە بگاتە ئەوێ دیارە بە سوپاسەوە لێرە مانگی سووری کورد وەکو هەماهەنگێک و وەکو هاوکارێکی ئێمە وەکو دەزگای مرۆیی مام ئەم ئەرکی گەیاندنی لێرە لە سلێمانیەوە بۆ ڕۆژاوای کوردستان بۆ شارەکانی قامیشلو و ئامودە ئەکەوێتە ئەستۆی ئەوان و ئەمە یەکەم کار و چالاکی دەزگای مرۆیی مام نییە. ڕاستە ئێمە لە ئێستاە دەرەنجامی ئەو ڕووداوانەی کە لە ڕۆژاوای کوردستان دروست بوو وای کرد دەزگای مرۆیی مام ئەعلانی چالاکیەکانی بکان نەک ئەعلانی خۆی وەکو موسسەیەک بۆیە لە پێشترشا کەیسێکی تایبەت بە ڕۆژاوای کوردستان هێنانی خێزانێک کە سارا کە پێیەکی لەدەستداوە و براکەی کە چاوێکی لەدەستداوە لە ئێستاە لەژێر چاودێری پزیشک و بە سپۆنسەری دەزگای مرۆیی مام لە نەخۆشخانەی فاروق لە شاری سلێمانی چارەسەرەکرێت. ئێوە قسەتان چییە بۆ ئەم هاوکاری دەزگای مام؟ سەری دەسپاسی بۆ دەزگای مرۆیی مام بکەن سپاسیش بۆ هەرێمی کوردستان تەڤایی بکەن سپاسی بۆ حکوومەتی هەرێم هەر کەسی بەشداری ئەو کامپینانە و دەرمان و تشتوژ بۆ خەڵکی ڕۆژاوا بەنەبەرەن ڕۆژاوا خوشکبرای خوا بۆ بگرتیە ئەم ڕۆژی دەزگای مرۆیی مام 16 تۆن 75 کیلۆ دەرمان تەسلیمی ڕادستی مانگی سووری کوردی کرێ ئێمەژ وەکو لێرێم چونگەی مانگی سووری کوردی سپاسی ئەوانە دەکەن دەستەکانی خۆش پێش بۆ ئەوالیکارانە بۆ ئێمە.